بەرزبوونەوەی دووکەڵی بیرەنەوتە سوتاوەکان بەسەر ئەم شارۆچکەیە لەو دەمەی کە چڕە دووکەڵی بۆگەن لە کارگەیەکی ئاگرگوتووی گۆگرد ژینگەی ناوچەکە ژەهراوی دەکات کە لەلایەن داعشەوە ئاگریان تێبەردراوە لە کاتیکە لە دەست پێشمەرگە و هێزە عێراقیەکان ڕادەکەن. سەربازەکان دەڵێن ئەم شەڕە گەورەترە لە ئامانجی ڕاستەوخۆی هەنووکە بۆ گرتنەوەی مووسڵ لە دەست داعش. بەڵام خۆیان زۆر چاکەزان بە هەموو هێزەکانی هاوپەیمانان و دنیاش پێیان بڵێ کە کاتێک ئێمە شەڕەکەین شەڕی ئەوانی شەکەین لێرە. لە باکووری ئەوەیە لە کامپێک نێزیکەی 30 کیلۆمەتر لە مووسڵەوە دوورە تەپوتۆز لەسەر چادرانوویەکان دەنێشێتەوە هەرکە کرێکارانی فریاکەوتن خۆ ئامادە دەکەن بۆ هاتنی 1.5 ملیۆن پەنابەری نوێ. ئەکی حاڵەتێکی ناتەندروست ڕواداتن چونکە وەکو ئاماژان پێدا وەرزی زستانە وەرزی سەرماوسۆلە نەبوونی شوێن ئەبێتە کێشەیەکی گەورە بەنسبەت ئێمە ئەگەر هاتو ئەم خەڵکە شوێنی نەبوو. لە گوندێکی نێزیک ئەوێ زۆر لە خانووەکان لەسەر پێی خۆیانن بەڵام بۆمب و تەڵە بۆمبیەکان مەترسی ساز کردووە بۆ گەڕانەوەی خەڵکەکە بۆ ماڵی خۆیان. ڕێکخراوی نێونەتەوەیی بۆ کۆچبەران دەڵێت لە ڕاستیدا زیاتر لە 10,000 کەس ئاوارە بوونە لە وەتەی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ لە زوویەکی ئەم مانگە دەستی پێکرد. ئومێدەوارم ئەوان مووسڵ و شوێنەکانی دیکە بە زووترین کات ئازاد بکەن بۆ ئەوەی خەڵکەکە بگەڕێنەوە ماڵی خۆیان چونکە پەنابەرێکی زۆر هەیە. بەڵام شارەزایان دەڵێن شەڕەکە بۆ مووسڵ لەوانەیە درێژخایەن و خەتەرناک بێت. هەروەها لە کاتێکدا زۆر لە عێراقیەکان لە هەرێمەکە ئاوارن بەڵام دەسەڵاتداران وا باور دەکەن 1.5 ملیۆن هێشتا لە ناو ماڵەکانیان لە مووسڵ گیریان خواردووە.